ئەمڕۆ سەرۆکایەتی زانکۆی پۆلیتێکنیک سلێمانی سەردانی پەیمانگای تەکنیکی دەربەندیخانمان کرد لە دوای ڕووداوی نەخوازراوی بوومەلەرزەکەی ڕۆژی 12/11 ئێمە دەستبەجێ لە زانکۆ دوای ڕووداوەکە وەکو دەستگایەکی خوێنی باڵا کە تاکە دەستگای خوێنی باڵای شاری دەربەندیخان پەیوەندی خۆمان کردو لەگەڵ سەروی خۆمانەوە و هەستاوین بە چەند کارێک بۆ ئەوەی بتوانین چارەسەری کێشەکان بکەین. داوای نووسراوێکمان ئاراستە کرا لە پەیمانگای تەکنیکی دەربەندیخانەوە بۆ ڕوونکردنەوەی حاڵەتەکە لە هەمان ڕۆژە ڕۆژی 14 مانگ ئەنجومەنێکی ناساییمان کرد لە زانکۆ چەند بڕارێکمان دەکرد یەکێکی لەوانە بۆ پاراستنی تەندروستی و سەلامەتی خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەران وەستاندنی دەوام بۆ چەند ڕۆژێک کە پێویست بێ بۆ چاکردنی بیناکە. پاشان هەر لە هەمان ڕۆژە نووسراوێکمان فەرمانێکمان دەکردووە بە پێکێنانی لیژنەیەکی پسپۆر بۆ هەڵسەنگاندنی ئەو زەرۆزیانەی کە لە بیناکە کەوتووە چی لایەنی ئینشایی وەروە خەمڵاندنی ئەو پێداویستی کە دەبێت بە زووترین کات ئەنجام بدرێت بۆ بتوانین پرۆسی خوێندنی بەردەوام بێت و بتوانین خوێندکارەکانمان بگەڕێنەوە سەر پرۆسی خوێندن. ئەنجامدانی و خەمڵاندنەوە پەیوەندیمان لەگەڵ نووسینگەی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سلێمانی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوون بۆ ئەوەی بتوانین چارەسەر دۆزینەوە بۆم کێشانە. ئێستا وەکو خۆتانە بینین دەستمان کردو بە کارەکانمان و هەندێکی لەسەر داهاتی ناوخۆی زانکۆی و هەندێکی بە هاوکاری ئەکرێت لەگەڵ هەماهەنگی ئەکرێت لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و لەگەڵ هەوڵەدەین لەگەڵ وەزارەتیمانەی شاقسە بکەین بۆ بابەتەوە. دیارە ئێمە لێرە سوپاسی سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانەکەین و ڕاگرایەتیەکەین لە پەیمانگای تەکنیکی دەربەندیخانە زۆر بەڕاستی زۆر بوێرانە و زۆر بە شێوازێکی زۆر ئەکادمی هاتوونەتە پێش و لەگەڵمانە و وەکو ببینین هەندێک فەرمانبەر هاتۆتەوە بە بەردەوام بۆ خزمەتکردنی خوێندکاران بتوان فۆرمی خوێندکاران لە تۆمارگا بدەن بە ئەو کەسانی بۆ هاوڵاتیانی کە دێن سەردانی پەیمانگاکەمانەکەن. ئێمە لێرەوە بەڵێن دێن کە بە زووترین کات کار بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان و بتوانین بە زووترین کات ئەو زەرۆزیانانە چاکەینەوە بە شێوازێک کە بتوانین تەندروستی و سەلامەتی خوێندکاران بپارێزین. چەند بابەتێک هەیە نەختی هەستیارە لە بیناکە ئەبێت چارەسەرێکی بیناسازی بۆ بدۆزینەوە و بتوانین چارەسەرێکی وای بۆ بدۆزینەوە کە کێشەکان دووبارە نەبێتەوە و هیوادارین خوێندکارانمان بە زووترین کات لە پەیمانگای تەکنیکی دەربەندیخان دەست بەکار بنەوە. هەرم بینای زەرری پێ نەکەوتووە بینای بەشی ناوخۆیش زەری پێکەوتووە کە ئەویش فۆرما ئەویش کە زانکۆمان هەمان لیژنە چۆسێری کردووە و زەرەکانی خەمڵاندووە هەوڵەدەین لە زووترین کاتە ئەو زەرانە چاکەین و پێداویستیش هەیە بۆ بەشە ناوخۆیەکان ئەوانش بە زووترین کات وەکو پاڵپشتێک بۆ خوێندکارانمان و هەست نەکەن کە ئەم زەرە لەوان کەوتەوە بە شێوازێک کە نەتوان بەردەوام بە نیشتەجێبوون لە بەشە ناوخۆیەکان هیوادارین باشتر بێ واکەین کە باشتر بێ لە پێشتر. زۆر سپاسی هەموو لایەکەم بە تایبەتی ڕاگرایەتی پەیمانگای تەکنیکی دەربەندیخان و هەردوو هاوکارانم یاریدەرانی سەرۆکی زانکۆ کە ئەمڕۆ لێرە بوون و هەروەها ئەنجومەنی زانکۆ کە بەردەوام لەسەر خەتین لەگەڵیانە بۆ چارەسەری کێشەکان. بە تەسەووری ئێمە پێویستیمان بە ماوەی زیاتر لە 20 ڕۆژ هەیە بۆ بتوانین ئەو کارانە وا لێ بکەین کە بتوانین ئەو بیناوا لە پێێنە کە بتوانین تەندروستی سەلامەتیش مەرجەکانی تەندروستی سەلامەتی تیا بێ و بتوانین بە شێوازێ بێ کە گونجاو بێ بۆ پرۆسی خوێندن. خەمڵاندنی سەرەتایی کە کراوە لە بینی 100 بۆ 120 میلیۆن دینارە هیوادارین بتوانین ئەوە نەبێ بە کێشە بۆمان و بتوانین لە بەشێکی لە داهاتی زانکۆی خۆمان خەرجکەین کە ئێمە هەموو جارێ بەڵێن نیۆمان داوە کە داهاتی زانکۆ بەکاربێنین بۆ دام و دەستگاکانی خۆمان و خزمەتکردنی خوێندکارانمان. تۆمانەوە ئاگادارن خۆتان وەفدێکی حکومی لە بەڕێز سەرۆکی ئەنجومەن و یاریدەری سەرۆکی ئەنجومەن سەرداری دەربەندیخانیان کرد و خۆشبەختانە جەنابی ڕاگری پەیمانگا لێرە بووە و قایمقامی دەربەندیخان لێرە بووە و پێشوازیان لێکراوە و کارەکان کۆبوونەتەوە و کارەکان بەڕاستی لەسەر بنەمای
ئەو زەرۆزیانی کە بەر شارەکە کەوتووە کارەکرێ بۆەوەی بودجە تەرخانکرێ وەکو وەزانم وەزارەتی کۆچ و کەژوەرانی بەغاش بە هەمان شێوە بڕەپارێکی تەرخان کردو هیوادارین توانین بەشێکی باشمان بکەیە لەو هاوکاریانە و لەو بودجەی کە تەرخانێکرێ بۆ شاری لەبەردیخان بەپێی ئەو لیژنەیە کە سەردانی یاری کردووە زیاترین زەرۆزیان بەر ئێرە کەوتووە بەشی ناوخۆی کوڕان زەرێکی زۆر کەمی بەرکەوتەوە بەشی ناوخۆی کچان زەرێکی بەرکەوتەوە بە شێوازێک کە گەچ کەوتۆتە خوارەوە ئینا زەرری ئینشاییمان نییە زەرری بیناسازیمان نییە لەبەرەوە بە زووترین کات چاکیەکەین و پاکەکەینەوە باشترێکن لە جاران هەوڵێن ئەو زەرە زۆر دیار نەبێ بە بیناکەوە و بەتەکید کە لێرە کارمان کردو ئەستەی بینەوە لەبەر ئێمە کارەکانیان وەستان لەبەر مؤتەمەرە سەحەفیە بەڵام ئێمە هاتین لە کاران و بە زووترین کات دوای پاکردنەوەی ئەو گەچانی کە کەوتووە یان ئەو ئەوخانی لە دەرەوە کە کەوتووە ئێمە دەستەکەین بە کاری چاکردن و لانی ئینشایی بیناسازی بیناکە لە هەمان کاتا هەمان گروپ ئەتوانێت بە هەمان شێواز ئەتوانین ئیش بکەین لە بەشە ناوخۆیەکان